جا بڵێ گیانجۆ بگرە ئێمە لێرە کەس ناناسی باشە با گاڵتەمان پێ نەکەن ئێمە لێرە هاتووی میوانی نوانە اینجا زانی چی خەمی ئەوشتان نەبێ بلە چی شتی چی بلە هەر لێرە نییە بلا بلە چۆدا ئەو بلە لەکوێ بووی ئەیۆ چونگە لە فێکی فەلافڵ بۆ هێشتا ئاواکەم بانمانکە کاکە بانمەکە ئاپەس لە ڕێگە 3000 دابەزی تۆ هەمووتانەکەم بە قوربانی و فەلافلە لە تۆ زۆر بەزی ئێمە دڵمان لای تۆ دمانە بێ لەکوێ بی مڕگاکە بوسیم بوو چیتان کردەوە چیتان کرد باز لەوە بێنە کاکە خەمی ئەوتانە بێ من کۆمبڵە برادری ئەزیز مێ لێرە بەکمان ناکەوێت بۆ بۆکم دێڕادی باشە دێ بە قوربانم دە شتێک کە دە پلانە دانێ دە شتێک لە فکرا بێ زانین چیەکەین بڕۆین یەک پلانتان بۆ دانەویستە ئەو پلانانی سلێمانی هەمووی کاتەگیرفانی ئەڵێم پێم زایف نەبووم بە ماشەڵڵا پێنج مانگە وەرە بابە وەرە زبیل لە خۆتان بکەنەوە تۆزێک عاقڵ بن وەڵی خەمو خەفەدە و عبۆی داڕزانوە ئێچمان کردێ مام عوسمان کۆرە چیمان کردووە قاسم گیان بە قوربان قاسم نا جاسم سەتا لەم نیشتێگا بە قوربان ڕۆڵە ئەو پیاوەتان کوشتووە دە تۆزێک عاقڵ بن ئەتانێ مەقسەد مستەقبەلتان ڕۆشن بێت دە ئەوم پێخۆشە ئێستا تۆ جاسم قاسم تۆ حەزل لە چی ئێستا ئەمن حەزم لە قۆزیە کورە بابە خواردن نارم تۆ بۆچی هەرخا لای خواردنە ئەی هاوار ئەی چ مەبەستم یعنی هیوا و ئاواتە هیوا ئاوات بەخوا هیوا مردی و ئاواتیش دیار نمایە جا تا تۆ تێگەی خۆم کەرە بم بەخوا جاسم گیان قاسم ماڵی عەبۆم بە قۆڕ کرد ئەوە ناوە کاکە تۆ حەزت لە چییە وەڵا من حەزم لە خارجە ئەها ئەوەیە کوڕم مەنتیق و قسەکردن ئەوەیە ئەی ئافەرم ئەو نێرم بۆ خارج مەبەستم ئەوانەیە ئەستا تۆ حەزت لە جاسم حەزت لە چییە حەزم لە ئەوەیە پیزا ئەوە ئێستا ناژێت ئەوە جۆرەکە هەڵەمارمێن قاسم گیان بە قوربانی چاوە بم جاسم تۆ ئەستا و حەزی لە خارجە ئەی تۆ حەزی لە چی ئەلو بابە هەندەران یەکشتە بۆ شێتمەکەی کاکە تەواو ئەی ئافرم من خۆم ئەتان نێرم بۆ خارج بەخواشتی و خۆشی لێ وعدتانێمە هەموو ئاواتەکانتانێتە دیت جا لە دوای 12 شەوە جاسم جان یەکنەوە لە دوای 12 شەوە بە چەقەنە لیان و فەتەنێ شەقەت ڕەتە زۆر مهمە ئەوای ئەوش تێدا ئەی چۆن بیرکردنەوەشتی ناوێت یەکسەر قەنەعەت کرد لەو قەنەعەتیان ئێستا بڕواکەن بۆشتە زۆر خۆشە یعنی بچینە خارج وەڵا بیرە ناکەن و هیچ ناوێت ها نا بافکرێت لێ بکەینەوە وە نییە زۆر خۆشە کورە بەوەرە جاسم بۆ سەمزایی گازم لێ